ئەوەی کە لە ژینگەی زانیاریە ئەژێت هەڵبەتە ئەبێ پێویستی بە هەڵس و کەوتە، پێویستی بە کردەوەیە کەوە ئەو کردەوانە ئەنجام بدە لەو ژینگەیە. ئەمە یەکەمیانە ئەم یەکەمەش ینی کۆمەڵێت توانان، ینی مەسەن ماسوولکەکانمان، هۆشمان، بیرکردنەوەمان، مێشکمان، ئەمانە بە هەموویانەوە ئامادەمانەکەن توانامانەدەنێک کە هەڵس و کەوتمان هەبێت. دووەمیان لەم ژینگەیە هەر بوونەوەرێک پێویستە بتوانێت زانیاری وەربگرێت، زانیاری بدۆزێتەوە، زانیاریش بەکاربێنێت. لەبەر ئەم توانایەش پێیانەکرێت بەرهەم پێویستەکانی خۆیان دروست بکەن، بەرهەم بێنن. سیەمیان لەم ژینگەیە پێویستە ڕچاوی ئەخلاق بکرێت، ئەوەی کە شت بەرهەم ئەهێنێت. مەسەڵەن من شتێک دروست دەکەم، شتێک بەرهەم ئەهێنم، کشت و کاڵی هەرچی بێت، پێویستە ئەوانەی تر ڕێز لەو شتە بگرن، هێنی نەکەن، نەیڕفێنن، بەوەش چونکە ژینگەکە دروست نابێت. یعنی ڕەنگە من وەکو بەرهەم هێنەرێک خۆم ئەوەنە ڕچاوی ئەخلاق نەکەم، بەڵام حەز ئەەکەم خەڵکانی دەوروبەرم ڕچاوی بکەن، چونکە ئەگەر من شتێک دروست بکەم ئەوانەی تر هەروە هەموو کاتێک تاڵانی بکەن، معنای ژینگەکەش دروست نابێت بە هیچ شێوەیەک. بەڵام ئێمە هینین، ئێمە مەچینەی جینێ، مەچینەی جینش وەکو پێشترش باسم کرد، ڕەنگە هین پابەند نەبن بە ئەخلاقەوە. هەموو کەسێک لە ئێمە حەزەکە هەموو دەوروبەری بە ئەخلاقی چاک بێت، ڕەنگە هەندەجاری خۆی ئاف بکات، بڵێ قەیناکە ئەمە بۆ من گونجا بێت بە نەختێک ژیانێکی ئاسانترم هەبێت. لەبەر ئەم هۆیە ئێمە پێویستیمان بە بڕی چوارەمی توانایەکانە، ئەوەش توانای دەسەڵاتە. لە هیچ بنکەیەکی، لە هیچ یەکەیەکی کۆمەڵایەتیە ژیان بەڕێوە نەچووە بێ دەسەڵاتێک. یعنی ئەم دەسەڵاتە لە ناو خێزانە هەیە، لە ناو یەکەی برادەرانە هەیە، لە هەموو بنکەیەکە، لە هەموو یەکەیەکە ئەو دەسەڵاتە هەیە. دەسەڵاتش هەڵبەتە توانای خۆی پێویستە بێت، مەسەلەن ماسوولکە بێت، یا بەکارهێنانی چەک بێت، یا توانای دروستکردنی هاوپەیمانێتی بێت. بەڵام دەسەڵات